ئەمڕۆ سەرەتا پیرۆزبایی لە سەرەتا و کچێکی هەڵەبجەی پیرۆزبایی یادی 155 ساڵی بنێتنانی هەڵەبجەکەم وەکو کچێکی هەڵەبجەی بەڕاستی ئەمڕۆ زۆر خۆشحاڵم بەشدارم لە میادەیە بە تایبەتی بۆ ئێمە ژنان و کچان زۆر شانازی بە هەڵەبجەوەکەین چونکە هەڵەبجە یعنی شانازێکی بە کچان و ژنان بەخشیوە کە دایم لە پێگەی بڕیارە بوون ئەمەش هەر لە سەرەتاوە بووە بۆ نمونە لە سەردەمی عادیلەخانە لە سەردەمی زووترا ئێساش ئەم ئینە هەر درێژەی هەیە ئەم ڕێچکەیە هەر درێژەی هەیە و ژنان و کچان لە بڕیاردانی هەڵەبجەیە بەشدارن کە جێگەی خۆشحاڵیە. لێرەوە ئەمە داواکاریە بکەم کە داواکاری لە حکوومەتی عێراقیەکەم بە ڕەسمی بە پارێزگابوونی هەڵەبجەی شەید بناسێنێت چونکە بە پارێزگابوونی هەڵەبجە زیاتر هەڵەبجە بەرەو پێشەبات. ئەم کاتتان باش ساڵڕۆژی بە قەزابوونی هەڵەبجەتان لێ پیرۆز بێت. ئەو باگراوند و پاشخانە ئەدەبی و فەرهەنگی و ڕامیاری و هەتا دوایە